ئێستا زیاتر گفتوگۆی لەبارەوە ئەەکەین کا لێک تێگەیشتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵە بە میوانداری شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە میوانی کوردستان 24 بەخێر هاتی بەڕێز شێروان کۆمەڵێ لەبارەی ئەم لێک تێگەیشتنە زانیاری هەیە بەڵام دەمەوێت بە شێوەیەکی وردەکاری بزانین خاڵەکان یاخود ئەم لێک تێگەیشتنە وردەکاری زیاتر چی هەیە لەبارەیەوە. زۆر سوپاس سەلاو بۆ جەنابەتەوە بینیارێک خۆشەویست. ئەو زانیاری هەیتمان ئەوەی گرنگە موچە خۆران بگە تاریمی کوردستان. ئەو تەفاسیلێ ئەوەی کە پەیامنێر کە بەحث دەکەن لە چەندین کەناڵ 120,000 و 130,000 بەرمیل عەفوان ملیارە و 130,000 ئەوان هەموو بۆمان گرنگ نییە. ئەو ڕێکەوتنە یان ئەو تەفاسیلە زۆرتر بابەتە بە ئوموری فەنی بینی بەغدا و هەرێمی کوردستان. ئەوەی ئەمە کە گرنگ پێ دەدەین لە بەغدا و کەشاندی حکوومەتی هەرێم و لەگەڵ ئەوانە کە بە زۆرترین کات کێشەی موچەی خۆران چارەسەر بکرێت و لە ململانێ سیاسی دەربچێت. مافی خۆیان هەیە موچە خۆران هەرێمی کوردستان فەرمانبەران بیت، خاننشین بیت، چاودێری کۆمەڵایەتی بیت، هەر ئەوانەی کە موچە وەردەگرن ڕاستەخۆ لە وەکو فەرمانبەرانی دیکە وەربگرن ماگانە. ئەو دیکە حکوومەتی بەغدا دەگەل هەرێمی کوردستان چۆن ڕێکەوتن دەکەن، چەند داتەکان تەسلیم دەکەن، چەند تەسلیم ناکەن، ئەو ڕێکەوتنە بینی هەردوو حکوومەتە. ئەوەی زانیاریمان هەیە کە ئەو کۆبوونەوەی کەوڕەکە دەکرێت حکوومەتی بەغدا پابەندەمی بە هەناردنی موچەی مانگی 5 ئەو ڕۆکە کە ئەو ڕەشنووسەکەی کە ڕێکەوتن کرایە ئەگەر 6 دەگەل مانگی 7 دێت. یعنی حکوومەتی بەغدا 5 و 6 پێک و هەناردە نات هەفتەی دابێت. ئەوەی کا زانیاریم هەیە. مانگی 5 ئەو ڕۆکە بریاردەن ئەو ڕەشنووسەکەی کە ڕێکەوتن دەکرێت ئەگەر گۆرانکاری نەکەن ئەوە ڕاستی هیچ بڕووباوەر دەگەڵ بەغدا نەماوە کە پێشی 2 هەفتەیە ئەو ڕێکەوتنی کە شاندی حکوومەت کردی و تەواوی کرد کە گەڕاوە ڕۆژێکە محەممەد شیع سوودانی پەشیمان بیەوە گەڕا بۆ سەرکردەی چوارچێوەی هەماهەنگی ئەمە ترسمان لەوەیە. بەس ئەو ڕۆکە دوای ئەو کۆبوونەوەی کە جنابی سەرۆک مەسعود بارزانی و دەگەل جنابی سەرۆکیەتی نیشتیمانی بافڵ تەلەبانی و سەردانی بەڕێز کاک بافڵ لە بۆ بەغدا و ئەو کۆبوونەوەی کە کردی و دەگەل بەڕێز دکتۆر فواد گەشتینە ڕێکەوتنێک لەبەرام ئیشارەتمان پێدا و دووبارەش دەکەین و تاکید دەکەینەوە بابەتەکە بابەتی سیاسیە، هیچ عیلاقی بە دادگا و یاسا ئەوان هیچ نییە. ئەو ڕێکەوتنی ئەو کۆبوونەوەی کە کرا بینی پارتی و یەکەتی ئەوە گرنگە. ئەو ناکۆکی کە هەیە ناو هێزەکانی یان ناو لایانی سیاسی کورد ئەوە زۆر تەئسیل لەمان کردی لە بەغدا. باش بەڕێز شێروان کاتە ئەگەر تەنیا ئێستا پشت بە موچەی مانگی 5 ببەسرێت و جارێ بۆ 6 ئەبێ چاوەڕێی 7 بکەن 6 و 7 بەیەکەوە بێ کاتە دەوترێت کە ئەم ڕێکەوتنە تەنیا بۆ ئەم دوو مانگای هەر بەڕاست بەس بۆ ئەم دوو مانگەیە دواتر دیسانەوە لەسەر موچەکانی تریش هەر دیسانە بێ دانیشتن و شاند بێت و شاند بڕۆت و یا تا کاتی هەڵبژاردن دروستی ئەمە لە بەخۆی دروستێکە ئەوەیە بەغدا وامەوە دەبینین کە گەشتمانە قۆناغی کۆتایی و ڕێکەوتن بەغدا دەستی هەندێک لەیانی فەسایل و بەسەر بە حەشدن و بە میلیشیاک لێرەکان دەستیان بە هێرشکردنی درۆن لەسەر هەرێمی کوردستان کردووە. یعنی کە ئەو ڕێکە ئەو مەسجە ڕۆنە ئاشکرایە لە بۆ کوردستان. ئەوان نایەنەوێت کوردستانێک هەبیت، ئەوان نایەنەوێت قەوارێک هەبیت، سەقامگیریک هەبیت، نایەنەوێت ئەو ڕۆکە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان کە دونێکە بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی کە ئەو مەرجانە و تێبینی و بیانوەکانی بەغدا هەنارەتی هەموو دونێکە پوچەلی کرد لە کە گوتی ئەمە ڕەزامەندیمان هەیە لەسەر ئەو ڕێکەوتنی کە بەغدا ڕەشنووسی ناردیە. یان ئەوە چەندین جارە بەغدا هەر بخۆی ڕێکەوتن دەکات ڕەشنووس دەنووسیت ڕزامەندی دەدات چەند سەعاتی دیکە پەشیمان دەبتەوە. ئەمە ترسمە ئەوڕکە لە بەغدا لەبەر بەغدا هیچ بابەتەکانی یاسا یعنی لەکن ئەو گرنگ نییە. باشە بەڕێز شێروان هیچ ماوە لەلایەن هەرێمی کوردستانەوە کە وەکو نیازپاکی بەرامبەر بە عێراق دەری نەبڕی بێ؟ نەخێر ئەو ڕۆکە دونێکە سەرۆک حکوومەت و ئەنجومەن کۆتایی پێهینە. ئەو ڕەشنووسێ لە بەغدا هاتیە لە کنوان هاتیە ئەو لیژنەی وەزاری کە سەرۆک ئەنجومەنی عێراق محەممەد شیع سوودانی پێکی ناو کۆبوونیان کردە ڕەشنی ناردیە دونێکە سەرۆک حکوومەت و ئەنجومەن پەسەندیان کرد تەواو هیچ کێشە نەما ئەوجا بیان و دیکە بدینەوە حنجەتێک
یان سەقفی مەطالب و نەخلەکێتتر بەرز کەنەوە یعنی عێراق پابندە بێ بەم لە یەک تێگەیشتنە والله ئەوەی زانیاریمان هەیە ئەوڕۆکە پابند دەبیت ئەوڕۆکە لە ئەنجومەنی وەزیران ئەوڕۆکە واژوو دەکرێت لەسەر ئەو ڕەشنووسەی کە ڕێکەوتن کرایە موچەی مانگی 5 هەفتەی دابێت تەمویلی وەزارەتی دارایی دەکرێت ئەوەی زانیاریمان شەیە کە بۆ مانگی 6 لەگەڵ مانگی هەفتی حکوومەتی بەغدا تەمویلی وەزارەتی دارایی دەکرێت ئەوەش وەک جراب ئیشارەت پێدا ئەوەش فەرمی نییە ئەوەش گۆرانکاری هەیە ئەو ڕێکەوتنێک کە لە بەغدا دەبین ئەو قسانێک ئەمە دەکەین یان جەنابتان دەکەن یان کەناکانیان یان شاندی هەرێمی کوردستان وەلی هاتیە یعنی بەخۆمان زیاتر باوەڕمان نەماوە بە حکوومەتی بەغدا کە چەندە ڕێکەوتن و سەردان و کۆبوونەوە دەکرێت دوای ڕۆژێک درۆژ دەگۆڕن باش بەڕێز شێروان موچەی مانگی 6 ئێمە لەگەڵ مانگی 7 ئەوان دێت ئەی باشە موچەی مانگی 7 فەرمانبەرامێنی هەرێمی کوردستان کەی دێت ئەوە زانیاریمان نییە لەسەر ڕاستی ئەوەی کە ئەوە ئێستا دەزانین ئەوە پلانی حکوومەتە پلانی حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستان مادام ئەو ڕەشنووسەی کە پەسەندی کردی و ناردی بەغدا بیت حکوومەتی هەرێمیش پابند بیت ئەوان نەکەینە حەنجەت لە بۆ بەغدا دوای 120 میلیار ئەمە نزانین ئەو ژمارەی کە برادران قسە دەکەن نزانین چەندی ڕاست نییە ڕاستی ئەمە نزانین 120 میلیارە 100 میلیارە کەمترە زیاترە ئەوە بابەتەکە لە ناو ڕەشنووسەکەی بینی بەغدا و هەرێمە احتیمال گۆڕانکاری هاتووەکردن 230,000 بەرمیل دوای ئەو چەند هێرشە کریا بەدرون لەسەر چەندین حقلەکانی نەوتەیە حکومەت دەتوانێت ناتوانێت گۆڕانکاری تێتەکردن ئەمە ناتوانین بڵێن 100 لەسەر 100 ئەوانە کە جێبەجێ دەکرێت ئەوانەیە کە ئەوڕۆکە ئەو دونێکە کە ڕێکەوتن لەسەری کرایە بەس ئەوە گرنگە حکوومەتی هەرێم بەغدا یعنی لەبەر هەلبژاردننی داهاتوو لەبەر محەممەد شیع سوودانی هیچیان نەکردو لە مشەقامەکانی خۆیان لە غێری هەرێمی کوردستان بکەنە ئامانج لە بۆ خۆیان بکەنە وەکو مادەیەکی ڕێکلامی لە بۆ هەلبژاردن دابێت ئەویان زیاتر نییە من ڕێزم بۆیان هەیە بۆ هەندێک لایانی سیاسی کوردستانیش هەر وەکو حاڵە هەندێک ئەندام پەرلەمان بەداخەوە ئەوڕۆکەوە ئەو 15 ساڵەوە لە بەغدانە ئەوڕەکە دووبارە دوێ قسەکە ئەوڕۆ غێر قسێ بیتنەوە وەتەبێژی حکوومەت بیتنە پارێزەری حکوومەت لەسەر حسابی هاوڵات لەسەر حسابی کوردستان بۆ خاتر ئەوەیە ئەوانش سرنجی خەڵک ڕاکێشن بۆ خاتر هەلبژاردننی دابێت کە چەند ماوە ئەوڕەکە بەداخەوە هەمویان ئامانجەکان ئەوەیە بگەنە هەلبژاردن سرنجی خەڵک لە بۆ خۆیان ڕاکێشن و زۆرترین دەنگ و یان کورسیمین لە بۆ پەرلەمان لەبەرزانی پەرلەمانی عێراق باڵاترین دەستە هەڵات لە عێراقا کە ئەو حکوومەت و سەرۆک کۆمار و وەزیرەکان کابینی حکوومەت پەسەند دەکات ئەو جە هەلبژاردنەکە زۆر گرنگە بۆ عێراق زۆر باشە کاتە ئەوەی کە ماوە ئەوەیە لە ماوەی 40 خولەکی دیکەی تر ئەمە هەمووی یەکلا ئەبێتەوە کە 40 خولەکی دیکە کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوەچێت ئێمە سپاسی جەنابتەکەین شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانی کوردستان 24 بووی سپاس